بیرکاری پۆلی هەفتەمەی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 130. هاوکێشەکان و ژمارە ڕێژەییەکان. هاوکێشەکان و ژمارە ڕێژەییەکان لێرە شیکارکردنی ئەو هاوکێشانەی ژمارە دەیەکان دەگرێتە خۆی، کوردێکی باش نییە، شیکارکردنی ئەو هاوکێشانەی ژمارە دەیەکان دەگرنە خۆیان دەبووە ئەو هانووسرابە. ئەو هاوکێشەم هەیە، شیکاری هاوکێشەواتە دەبی بزانم ئەو پیتەی لێرەیە دەکاتە چ ژمارەیەک، هەتا بزانم لێرە یەکسانی هەیە، ئەو لای ڕاستی هاوکێشەیە، ئەو لای چەپی هاوکێشەیە. کەواتە لە لای ڕاستی هاوکێشە پیتەکە لە لای ڕاستە، پێویستە ئەو ژمارەی لێرەیە نەمینێ هەتا ئەو پیتە بە تەنیا بمینێ هاوکێشەکەی شیکارکەم. ئەو ژمارەی کە لێرەیە کوولای بەم چونکە کەمە نێگەتیڤە، ئەمن ئەگەر پۆزیتیڤەکەم لۆ زیاد کرد وەکو ژمارەکە خۆی کەواتە نێگەتیڤ و پۆزیتیڤەکە دەبنە 0. بەڵام ئەگەرە من ئەو زیادەیەم زیاد کرد لە لای ڕاست، پێویستە لە لای چەپیش هەمان زیادکەم، دەنا هاوسەنگی هاوکێشەکەم تێک دەچی. کاتە لێرە چونکە کەم 12.5 هەیە، کۆ 12.5 زیاد دەکەم لە هەردوو لای، کۆی دەکەمەوە لەگەڵ هاوکێشەکەی. کەم 12 و کۆ 12 ڕۆیشت، بەڵام لێرە دەبی ئەمن 17 و 12.5 کۆ بکەمەوە، یەکسانە بە 29.5. ئەو پیتەش بە تەنیا ماوە لەو لایە، کەواتە ئێستا هاوکێشەکەم شیکار کرد، پیتەکە یەکسانە بە 29.5 و ئەگەر بمەوێ ساغی کەمەوە 29.5 لێرە دادەنێم، 12.5 لێ دەردەکەم، ئایا دەمێنێتەوە 17؟ ئەگەر ماوە 17 ڕاستم شیکار کردیە، ئەگەر نا هەڵەمە. ئێستا دیسان لێرە هاوکێشەشکەم هەیە، ئەو جارەی پیتی جارانی کەم 2/7 کرایە. لە کاتی هەبوونی جاران لێکدانە، ئەمن پێچەوانەکەی دەکەم. لێرە لە کاتی هەبوونی کەم پێچەوانەکەم دانا کۆ. لێرەش هەروە پێچەوانەی لێکدان دابەشە، واتە هەردوو لای هاوکێشەکەی دابەشی کەم 2/7 دەکەم هەتا هیچ نەمینێتەوە لێرە، یەک بمینێتەوە، یەک پیتی واتە تەنیا پیتی بەڵام دەبی ئەو لایەش دابەشی کەمی بکەم، کەم 2/7 و لە کاتی دابەشی کۆ یەک کەمەک یەک کەمی دەبینم، ناچارم لە ئەنجامەکەش کەمەکەم هەبی هەتا ببیتە جووتە کەمێک. ژمارەی نێگەتیڤ، هێمای نێگەتیڤ ئەو هەیە. ئەو جە پاشان دەینم 10/8 دابەشی 2/7 دەکەم، دیارە ئەنجامەکەی یەکسان بووە بە 4. ئەو جە پیتی لێرە بە تەنێ ماوە، چونکە 2/7 دابەش 2/7 کەم لەگەڵ کەم بێگومان لە ئەنجامەکەی کۆیە، چونکە لە ئێستاوە 2 کەم هەیە، جووتە کەمەک هەیە، ئەنجامەکەی کەم نییە، کۆیە 2/7 دەکا 1، کەواتە شیکاری هاوکێشەکە پیتی یەکسانە بە کەم 4. ئەگەر کەم 4ش بینم لێکی دەم لەگەڵ کەم 2/7، بێگومان لێرە پۆزیتیڤە، دەبی بکاتە 10/8. ئەگەر ئەو جارەی هاوکێشەشکەم هەبی پیتەکە دابەشی ژمارەی کرابی، چونکە کردارەکە دابەشە، ئەمن پێچەوانەکەی دەکەم، واتە هەردوو لای هاوکێشەکە لێک دەدەم لەگەڵ 7 و 5. ئەوها
ئەوجا 75 دەڕۆن لەگەڵ یەک تەنیا پیتی بە تەنێ دەمێنێ، بەڵام لە لای چەپ 7.5 دەبی لێکی بدەم لەگەڵ 4 و ئەنجامەکەی دەبیتە 30. کەواتە بەو جۆرەی هەمان ڕێسا و یاسای هاوکێشەیە بەگشتی، بەڵام لێرە ژمارەکان هەندێکیان پۆزیتیڤن هەندێکیان نێگەتیڤن، کەواتە دەبی ئاگام لێبی هێمایەکە چییە. لێرە شیکارکردنی ئەو هاوکێشانەی کەرتەکان دەگرنە خۆیان کەرتەکان، نازام لەبەر چ ئەوها کوردێکی ئەوها خراپ دەنووسن لەو کتێبەی، هیچ ڕەچاوی ئەوەی ناکەن کە هاوکێشانە کۆنە نابی بنووسین خۆی، دەبی بنووسین خۆیان، دەبی ئەو کردارەی چاکەین شیکار بکە. دیسان پیتی کۆ 1/5 یەکسانە بە کەم 2/5، چونکە لێرە کۆیە پێچەوانەی کۆ کەمە لە هەردوو لای هەمان ژمارە، بەڵام بەکەم هەتا پیتی بە تەنیا بمێنێتەوە لە لای لێرە، چونکە دەبیتە 0. پاشان لێرە کەم هەیە، لێرە کەم هەیە، بێگومان هەردوو کەرتەکەی دەبی کۆ بکەمەوە و هێمای کەمیش دانێم 2 کۆ 1 یەکسانە بە 3، تەنیا سەرەی کەرتەکان کۆ دەکرێتەوە، ژێرەی کەرتەکان تەنیا 1 پێنجی دەنووسم. کەواتە شیکاری هاوکێشەکەی بووە پیتی یەکسانە بە 3/5. ئەوە هاوکێشە و شیکارکردنەکانی. ئێستا بێمە لای لاپەڕەکەی دی، لاپەڕە 131 لێرە دیسان پیتی کەم 1/4 یەکسانە بە 3/8، چونکە کەم 1/4 هەیە پێچەوانەکەی دادەنێم، واتە لە هەردوو لای کۆ 1/4 زیاد دەکەم. ئەوجا لێرە دەبیتە 0، بەڵام ئەو لایە دەبی ئەمن کۆ بکەمەوە، پێش هەموو شتێک ژێرەکان ڕێک دێخم، 1 خستنی ژێرەکان، واتە ئێرە جارانی 2 دەکەم، سەرێ و خوارێ دەبیتە 2/8. ئێستا 3 و 2 یەکسانە بە 5/8. پرسیارە چیتکە 3/5 لێرە لێکدانە، کاتە ئەمن دەبی هەردوو لای دابەشی 3/5 بکەم، واتە لە کاتی دابەشکردن کەرتێک دابەشی کەرتەشکە، دیسان دەتوانم وەکو جاران بینووسم کەرتەکەش سەراوژێرکەم لەبەر هەندێ بوویتە 5/3 بوویتە 5/3، کەواتە هەتا ببیتە 1. لێرەش دیسان بەخۆی دابەش بووە دابەشی 3/5، بەڵام دەتوانم دابەشەکەی بگۆڕم لۆ لێکدان و کەرتەکەش سەراوژێرکەم. ئەوجا ئێستا کورتکردنەوە 3 لەگەڵ 3 دەبیتە 1، تەنیا ئەو 5 لە 16 دەمینێ، لێرەش 3 و 3 1، 5 و 5 1 هیچ نامینێ، بەس پیتەکە بە تەنیا دەمینێ. ئەوە شیکاری هاوکێشە ئەگەر ژمارەی دەی هەبوو، ژمارەی دەی و ژمارەی تەواو. ئێستا شیکارکردنی پرسیارەکان. ئەلماسی ئەمەل کە لێرەش باسکرابوو، بەڵام ئەمن نەمخێندەوە یەکەم جار، دەتوانم ئێستا لێرە بخێنمەوە، پاشان دیسان لەولاش بخێنمەوە. ئەلماسی ئەلئەمەل بەناوبانگترین ئەلماسە لە جیهان دادەنرێ لە ساڵی 1668 پاشای فەڕەنسا لەویسی 14ەم پارچە ئەلماسێکی خاوی کڕی، پاش زاخاوکردنی لەلایەن زێڕینگەرەکەی، پاشا 45 1/16
قەیراتی لە کێشەکەی لە دەستدا بۆ ئەوەی ببێتە ئەلماسێکی سەوزی جوان کە کێشەکەی کردیا 67.1 قەیرات دەتوانی هاوکێشەیەک بنووسی ئەو دوو ژمارەی تێدا بەکاربێنی بۆ دیتنەوەی کێشی بنەڕەتی ئەلماسە خاوەکە پێش زاخاوکردنێ. پاشان لێرە نووسرایە قەیرات واتە کەرات یان کێرات کێشی زێڕ و بەردا بە نرخەکان دەکاتە بەشێک لە 24. ئەم لێرە دەمەوێت تەنیاوەی بڵێم کە ئەو زانیاریانە پڕوپڕی هەڵەیە بەداخەوە. پێش هەموو شتێک هەڵەکە لێرە چییە؟ ئەو ئەلماسە ناوی ئەلئەمەل نییە بەڵکو ناوی بە ناو ئەو کەسەیە کە کڕی پاش ئەوەی کە ئەو پاشای فەڕەنسا پاشی شۆڕشی فەڕەنسا پاشایەکەیان گرت و ئەلماسەکە دزرا کەواتە یەکە کڕی بازرگانە کڕی بازرگانەکە ناوی هۆپ بوو ناوی جۆرج شتەچێوها هۆپ. ڕاستە هۆپ ئەگەر بیکەینە کوردی بە واتای هیوادێ بەڵام لە کاتی ناو ئەمە ناتوانین بچین ناوی خەڵکی بگۆڕین و وەری بجێڕین بیکەینە ناوەکی عەرەبی ئەوە هەڵەیە. ئەلماسەکە ناوی بە ناوی کابرایەکەیە کە کڕێتی کابراش ناوی هۆپە کەسیش نازانی خێزانەکەی ناوی هۆپە بەس کەس نازانی ئایا ئەو ناوە دەبی بەواتای هیوادێ یان نا چونکە هۆپ ڕەنگە زۆر مانایدی هەبی بە گوێرەی ئەو خێزانەی کە ئەو ناوەیان هەیە کاتە دەبی ئەمە ناوەکەی نەگۆڕین هەروەکو خۆی داینینەوە کووە ئەو های لێدانین. پاشان ئەوە یەک لە هەڵەکان. هەڵەی دووەم ئەوەیە کە ڕەنگەکەی سەوز نییە ڕەنگەکەی شینە. ئەوە شێک لێرەش نووسرایە قەیرات واتە کەرات و کەرات دووشتی جیاوازن ئەو دووە وەکو یەک نینە دووشتی جیاواز زۆر جیاوازن. ئەو کەراتە لۆ زێڕیە ڕاستە دەکا کە دەرێ زێڕەکە بۆ وێنە 21 قەیراتە یان کەراتە واتە ئەگەر 21 زێڕەکە 21 گرامبی 24 گرامبی 21 زێرە ئەوی دیشتی دیکەیە ڕەنگە زیوبی ڕەنگە مسبی بەڵام یان ئەگەر 18 قیرات بوو ئەوە واتە 18 زێرە لە 24 بەڵام لە کاتی ئەلماس ئەو سێراتە بەکاردێ ئەوە مانای لە 24 نییە. ئەگەر ئەلماسەک بۆ وێنە یەک کەرات بوو واتە 0.2 گرامە کێشەکەی یەک کەرات واتە 0.2 گرام یان 200 میلی گرام کاتە دووشتی زۆر جیاوازن بە یەک چاو نابی تەمەشای زێڕ و بەردا بە نرخەکان بکەین. دەبوایە لە کتێبی زانستی کوردی ئەو زانستانە ئەو زیارە زانستە هەڵانە هیچ نەبا ئەگەر هەش با دەبی هەمووی چا بکرێتەوە و لە نوێوە زانستی تەواو بینن ناوی ئەلماسی ئەو حال ناوەک ئەو لەبەرچ بە عەرەبی ئەوەش تێش ناگەم ئەگەر هەروە بە دەبابیان کرد بە کوردی ئەلماسی هیوا بۆ وێنە بەڵام نابی ناوی بگۆڕین. ئێستا با تەمەشای لاپەڕەکەی بکەین هەتا پرسیارەکەیشی کارکەین. پاش زاخاوکردنی 45 لە دەستدا کێشی کۆتایی بووە 67.1 ئایا پێشترێ چەند بووە؟ پێشترێ چەند بووە واتە لێرە پێشترێ بۆ وێنە ئەگەر سبی ناوی لێنەی س کەم 45.1/16 ئەو جە یەکسان دەبی بە 67.1/8 هەتا پیتی س ببینمەوە پێویستە هەردوو لای هاوکێشەکەم ئەو ژمارەی لۆ زیاد کەم چونکە لێرە کەمم هەیە
لە کاتی زیادکردن بە ئەوها داینێم کەم 45:16 کۆ 45:16 لە لایەکەی دیش بە هەمان شێوە 67:1/8 دەبی کۆی کەمەوە لەگەڵ 45:1/16. ئێستا زۆر ئاسانە لێرە ئەوە لەگەڵ ئەوەی ڕۆیشت تەنیا پیتی ماوە. ئێستا ئەوەی لەسەرما 67:1/8 کۆ بکەمەوە لەگەڵ 45:1/16 کەواتە 67:1/8. ئەگەر توانیم لێرە دەرەی ناشتوانم 67:1/8 کۆی بکەمەوە لەگەڵ 45:1/16. ئێستا ژێرەکانیان ڕێک بێخم ئێرەش بکەمە 16 جارانی دوی بکەم دەبیتە 67:2/16 لەگەڵ 45:1/16. ئێستا 67 و 45 کۆ بکەمەوە 7 و 5 12 6 و 14 یەکیش 11 3/16 کەواتە ئەوەندە بووە ئەوەندە کێشەکەی ئەوەندە بووە 112. ئەگەر ناوی لێنێن سەرات هەتا لێکی دەرکەین بە کوردی کەڕات بی یەکەچیش سەرات بی. ئەوە دیسان لێرەش وابزانم هەمان شتە بەڵام ئەوان بە زۆرەکی دیکە شیکاریان کردیە وەکو دەشبینن لێرە ڕەنگەکەی شینە. بیر بکە و تاو توێ بکە ڕوون بکەوە یەکەم هەنگاو کە دەستی پێ دەکەی بۆ شیکارکردنی ئەو هاوکێشەیە چییە. یەکەم هەنگاو ئەوەیە ژمارەکەی دابەشی سەی دەکەم هەردوو لای دابەشی سەی دەکەم چونکە هەتا دەمەوێ پیتەکە بە تەنیا بمینێتەوە. پرسیاری دی ڕوونی بکەوە یەکەم هەنگاو دەستی پێ دەکەی بۆ شیکارکردنی ئەو هاوکێشەی چەندە. یەکەم هەنگاو ئەوەیە کە ئەو ژمارە لێرە نەمینێ لە تەنشت پیتەکەی کەواتە کەم 0 و 5 لە هەردوو لای کەم 0 و 5. لێرە دێمە کۆتایی هاتمە کۆتایی 2 لاپەڕە دێمە کۆتایی ئەو وانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژین.